ئەم کاتتان باش بینەرانی ئازیزی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. تەوەری باسی ئەم جارەمان گرنگبوونی ڕۆڵی ژنان لە سیاسەتدا و بەشداری سیاسی و کۆمەڵایەتی ئەوان لە کۆمەڵگادایە. دەبێ بڵین لە تایبەتمەندیەکانی گەشە و پێشچوونی هەر وڵاتێک بەشداری گەرموگوڕی دانیشتوانی بەژن و پیاو لە کاروباری ئەو کۆمەڵگایەدایە. ژنان وەکو نیوەی هێزی بەشەری لە کۆمەڵگاکاندا کە بۆ خۆیان لە گرنگترین هێزی کار و بەرهەمهێنەرن دەتوانن دەور و نەخشی گرنگیان بێت لە گەشە و پێشچوونی کۆمەڵگای ئینسانیدا. هەر بۆیە دەبێ هەڵ بدرێت بۆ لە ناوچوونی هەر چەشنە کۆسپ و چەڵەمێک لەسەر ڕێگای ژنان بۆ بەشداریان لە هەموو کارەکانی کۆمەڵگا و بڕیاردانی سیاسی و بەڕێوەبەری بۆ ئەم ئەرکانە پەروەردە بکرێت. ئێمە بۆ تاوتێکردنی ئەم باسە دەچینە لای میوانی بەرنامەکەمان بەڕێز ڕێواز ئەحمەدبانی خێڵان نووسەر چالاکی مەدەنی و بواری ژنان لە وڵاتی سوێد کە لە ڕێگای ئسکایپە و میوانی بەرنامەکەمانە. ئەم کاتتان باش ڕێوازخان بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری. زۆر سوپاس بۆ بانکێشتەکەتان و هیوادارم پێکەوە بتوانین بەرنمەیەکی بەسوود بۆ بینەرانتان پێشکەش بکەین. سپاس بەوەی کە داوەتەکەی ئەمەت قبول کرد. پرسیاری یەکەم ئەوەیە ژن لەگەڵ ئەوەی 1000 ساڵە کە لە کۆمەلگای پەروەردە بووە کە بیر و باوەڕی باوک سالاری بەسەریدا زاڵە و لە هەموو جومگەکانی کۆمەلگادا ذهنیەتی دەسەڵاتداری پیا و باڵادەستە کە دەربڕێ بیر و باوەڕێ بۆیە ژنان بۆ مرۆڤی پلەدوویەوە ناتوانن هیچ کارێ بکەن. ئەو پرسیارەمان ڕوبەڕوو دەبێتەوە چۆن ژن توانیویەتی لە هەموو کایەکانی کۆمەلگادا ڕۆڵی خۆی ببینێت. بەڵێ لە ڕاستیە ئەگەر بگەڕینەوە بۆ بنەما گرنگەکانی ئەم پرسیارە ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژوو هەروەکە زانین لەو کاتەوەی کەوا مڵکایەتی تایبەتی ژن پەیدا بوو ژن لە چوارچێوەی ماڵە زیندانی کرا و تەنیا ئەرکە بایۆلۆژیەکەی پێڕەوا بینرا. لەگەڵ ئەوەشا کە ژن لە چوارچێوەی ماڵەوە دانرابوو بەڵام لەگەڵ ئەوەشا ژن وەک بوونەوەرێکی بەهرەدار وەک بوونەوەرێکی بەتوانە لە مێژووی کۆمەلگای مرۆڤایەتیە دەرکەوت. بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆڵی ژن لە مێژوودا دەبینین ژن بۆ نمونە داهێنەر بۆ لە بواری چاندنە ئەو تۆی دۆزیوەتەوە لە بواری بە ماڵیکردنی ئاژەڵە لە کاتێکا پیاوەکان ئەچوون ئاژەڵەکانیان ڕاوە کرد بەڵام ژن توانی ئاژەڵ ماڵی بکە. توانیان لەو ئاژەڵانی کە دێنەوە ماڵەوە پێستە خۆشە بکەن بۆ نمونە خوریەکان بەکاربێنن بۆ چنین کە دەستیان کرد بە کاری دەستی لە یەکێک لە خاڵە گرنگەکانی خاڵە گرنگەکان کە لە بواری ئابووریا ڕۆڵێکی گرنگی هەبوو ئەو بوو کەوا ژن توانی قوڕ بەکاربێنێ بۆ دروستکردنی گۆزە. ئەمە دوو لایەنی زۆر گرنگی هەبوو لەلایەکەوە توانیان تۆوی ڕووەکەکان بۆ ساڵیشکە بپارێزن و لە هەمان کاتیشە بتوانن گۆشت بۆن منە خۆشە بکەن و هەڵی گرن بۆ کاتێک کە ڕاو کەمترە بێتەوە. ئیجا ئەگەر بێت و بە درێژایی مێژوو سێکن ئەبینی ژنان ڕۆڵێکی کاریگەریان هەبوو. ئەگەر سید قۆناغی دەرەبەگایەتی بکەین ئەبینین کە بۆ نمونە ژنانی جوتیاشان بەشانی مێردەکانیان کاریان کردووە. ژنانی دەرەبەگ و خاوەن مڵکەکان هاوکاری مێردەکانیان کردووە تەنانەت لە کاتی ڕۆیشتنی مێردەکانیان بۆ شەڕ و دووربوون لە شوێنی ژیانیان ئەرکی بەڕێوەبردننی ئابووری و کۆمەڵایەتی و کارەکانیان گرتوۆتە دەستیان. ئەگەر سێری ژنانی بۆ نمونە لە سەردەمی قەیسەرەکان و لە سەردەمی پاشایەکانە بکەن ئەبینین ژنان بە شێوەیەکی گشتی تەنانەت ئەگەر لە پشپەردەوە شۆ بێ ئەگەر ڕاستە خۆش نەبێ ئەبینین ڕۆڵێکی گەلێک گرنگیان بینیوە لە بەڕێوەبردننی وڵات و تەنانەت لە ڕۆڵبینین لە بڕیارە هەرنگەکان کە گرنگ بووە بۆ داهاتووی ئەو وڵاتەیە بۆ داهاتووی دەسەڵاتی پیاوەکان. اینجا لێرە ئەگەر بگەڕینە بۆ قۆناغی پیشەسازیش ئەبینین کەوا جوتیاران ئەبینین کەوا کرێکاران بەشێک بوون لە
بەشێک بوون لە چینی کرێکار ژنی کرێکار بەشێک بۆ لە چینی کرێکار و هەوڵیاندا و بەشدارێکی زۆریان کردووە لە خەپاتی چینایەتی بەشداریان بۆ نمونە بەشدارێکی گەوریان کردووە لە شۆڕشی پیشەسازیە بۆ نمونە لە شۆڕشی فەڕەنسا لە شۆڕشی ئۆکتۆبەرە دەیان نووسەر و خەباتیەر هەیە لە ناو ژنانەکە ڕووبەڕووی بۆ نمونە داپڵۆسینەوە پەڕاهەندەی و گرتن بوون اینجا لێرە ئەمەوێ بڵێم لەگەڵەوەی کەوا ینی ئەگەر بە خێرایی بە مێژووی کۆمەلگای مرۆڤایەتیە بڕۆین گەشتێک بکەین ئەبینی کەواژن لە هەموو قۆناغەکانە توانیوێتی ڕۆڵێکی گرنگ ببینێ بەڵام لەگەڵ ئەم ڕۆڵە گرنگی کە ژن بینیوێتی بە درێژایی مێژوو هەتا ئەم ڕۆژێک کە ئێستا ئێمێتیاژین ئەبینێن ژن و پیاوی کۆمەلگا ئەسیری یا کۆیلەی بیرروباوەڕی باوکسالارین ئەو بیرروباوەڕی کەوا لە ژن کردووە بڕوای بەخۆی نەبێ ئەو کارانەی کە ئەیکا خۆی ئەو بەهرەی کە هەیەی ئەو داهێنەرانی کە هەیەی لە هەموو قۆناغەکانە نرخی بۆ دانەنێ لە هەمان کاتیشە بەلای پیاویشەوە گرنگە کە ژن بەم شێوەیە تەماشای خۆی بکە بۆ ئەی بتوانێت دەسەڵاتی خۆی کە لە بیر و بۆچوونی باوکسالاری و بە درێژایی مێژوو هاتووە بپارێزە لە ڕێگەی کۆیلەکردنی ژنەوە لە ڕێگەی ئەوەی کەوا ژن بەردەوام دوور بێ لە دەستەڵاتی ئەو مەترسیەک دروست نەکا بۆ دەستەڵاتی ئەو لەبەرەوە بینین ژنان و پیاوانش ینی کەوتونەتە ژێر کاریگەری ئەو بیر و بۆچوونە ئەوش لەبەرەوەی بە درێژایی مێژوو کۆمەلگا بە پیا و ژنەوە بەو بیر و باوەڕە پەروەردەکراوە بۆ ئەوەی بتوانین کاریگەری ئەم بیر و باوەڕە لەسەر پەروەردەی خەڵکەکانمان تاکەکانمان بە ژن و پیاوە بە کچەکانمان کوڕەکانمان پێویستی بە کارێکی زۆر هەیە و بەڕای منیش کارێک نییە خەباتێک نییە لە ڕۆژێک و دوو ڕۆژە بێتە دی پێویستی بە خەباتێکی دوور و درێژ هەیە. بەڵێ زۆر سپاس ڕێبازخان ئەو ئاستەنگانە چین لە بەردەم بەشداری ژنان لە هەموو کایەکانی ژیاندا؟ بڵێ بێگومان بەڕای من زۆر ئاستەنگ هەیە کە ئەتوانین لێرەدا ئاماژە بە چەند ئاستەنگێک بکەین ئەوەیە یەکێک لەو شتانێکی ئێستا باسم کرد ئەوەیە کە دەستەڵاتدارێتی ذهنیەتی پیاوساری لە تەواوی کۆمەڵگا لە هەموو بوارە سیاسی و ئابووری و پەروەردەی کۆمەڵایەتیەکانە کاریگەری هەبووە لەلایەکەوە بوار بە ژن نادرێ لە پێگەی شیاوە ڕۆڵی خۆی ببینێ و لە لایشکە و واشی لێ ئەکەن وا پەروەردەی ئەکەن کە بڕوای بەخۆی نەبێ ئەو لایەنە ئەو پێگە گرنگانەی کە پێگەی بڕیاردانە بۆ پیا و قۆرخ کراوە لە کۆمەلگایە واش نیشانی ئەدەن کەوا ژن دەستەڵاتی بەسەر ئەم کارانە ناشکێ ئەمە تەنیا ئیشی پیاوە بۆیە ئەم کاریگەرانە هەموو کاریگەری کردوتە سەر سایکۆلۆژیەتی تاکەکان لە کۆمەلگادا بە تایبەتی ژنەکان یعنی ئەم عقلێتە وای کردووە کەوا ڕنگدانەوەی هەبێت لە هەموو بوارەکانە بە تایبەتی بۆ من لە بواری پەروەردەکردی خێزانە لە پرۆسی پەروەردە و فێربوونە لە مێدیەکانە ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تریش هەیە ئاستەنگێکی تریش هەیە ئەوەیە نەبوونی یاسا و ڕێسا کە بەرگری لە مافەکانی ژن بکە بەرگری لە یەکسانی ژەندەری بکە لە ناو کۆمەلگایە ڕاستە هەنی یاسا هەن لە کۆمەڵ بە زۆربەی زۆری کۆمەلگاکانە بە تایبەتی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەم یاسایانە وجودیان هەیە لە ئەوش وجودەکەیان لە ئەنجامی خەباتی یەکسانی خوازی ژنانەوە بووە خەباتی چەپەکانەوە بووە بەڵام لە هەمان کاتە جێبەجێکردنی ئەم یاسایانە مسۆگەر نەبووە لە کۆمەلگاکان لەبەرەوەی ئەو کەسانی کە پێویست ئەم یاسایانە جێبەجێ بکەن بڕوایان بەو یاسایانە نییە اینجا بۆیە زۆر گرنگە کە ئینسان بتوانێت هۆشداری بدا بە تاکەکانی کۆمەڵ بۆ ئەوەی داوای مافەکانی خۆیان بکەن خۆیەکی تریش هەیە بەڕای من ئەوەیە بەتایبەتی لەم ساڵانەی دوایی لە کوردستاندا زالبوونی فکری بزوتنەوەی ئیسلامیە ئەمە لە ڕاستیە مەترسێکی گەورەیە بۆ یەکسانی نێوان هەردوو ڕێگەزەکە لەبەرەوەی ئەم بزوتنەوە فکریە ئەوێ ژنان بگەڕێنێتەوە بۆ پێگەکانی سەردەمی ناوەڕاست گەڕانەوەی ژنان بۆ پێگەکانی یا ژیانی سەردەمی سەدەکانی ناوەڕاست ئەمە خۆی لە ڕاستیە ململانەیەکی فکری زۆر دروست دەکات چونکە بتەوێت نەتەوێت پێگەی ژن لە پێش 300 ساڵ ناگوجێ لەگەڵ پێگەی ئێستەیە
ئەو پێگەی کە ژن ئەیبینێ لە کۆمەلگایە لەبەرەوە وای کردووە کە سەر لێ شێواویەک بەڕاستی لە نێوان ژنانە لە نێوان بزوتنەوەی ژنانە دروست بێ. خاڵێکی تریش هەیە ئەوەیە بەڕای من ئەوەیە حزبە سیاسیەکان داخراون کۆمەڵی حزبی سیاسیمان هەن کە خۆیان بە چپ ئەزانن کە خۆیان بە مارکسیە زانن و بەپێی بیر بۆ چوون و فکری ئەم بزوتنەوە حیزبانە ئەبێ یەکێک لە مەسەل گرنگەکان کە گرنگی پێ بدەن لە بەرنامەی خۆیان لە سیاسەتی خۆیانە مەسلەی دۆزی ژنە بەڵام ئەگەر بێت و سیرکن لە ڕووی پراکتیکەوە بینین لەگەڵەوەی ژنان ڕۆڵێکی گلێ گرنگیان هەبووە بە شێوەیەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆ لە خەباتی سیاسی هەموو نەتەوەیەکە بەڵام ئەبینین کە بوار نادرێ بەم ژنانە گەشە بکەن بە توانەکانی خۆیان ئەبینی لە سەرکردایەتی ئەو حیزبانە ژمارەیەکی گەلێک دەتوانانی بە پەنجەکانی دەست بیژمێری کە ژن لە سەرکردایەتی ئەم حیزبانە هەیە لە هەمان کاتە کارکردن لەناو ئەم حیزبانە ئەبێ کار بکرێ بۆ ئەوەی کە کارکردن لەگەڵ مشک و بیرکردنەوەی پیاوان و ژنانە نەک تەنیا ژنانە بۆی پیاوانیش قەنەعەتیان بەوە بێ بەشداری ژنان ئەوان ناتوانن خەباتەکەی خۆیان بچەسپێن و خەباتی خۆیان بەهێز بکەن و ئەمەش کاری زۆری ئەوێ لە ڕاستیە من کە زۆرجار نمونەی سوید ئەهێنمەوە لەبەرەوەی کە بەڕاستی سوید هەنگاوی باشی ناوە و ئەشی سلمێنێک کە ژنانیش وەک پیاوان ئەتوانن سەرکردایەتی حیزبەکان بکەن بۆ نمونە لە وڵاتی سویدا 4 حیزب هەیە کە سەرکردایەتی حیزبەکە ئەوەی کە سەرکردایەتی حیزبەکە کا ژنن بۆ ئەبێ لە وڵاتێکی وەکو سویدا ژن بتوانێت سەرکردایەتی حیزبەکان بکات بۆ لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ژن ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ ئەمە ئەسلمێنێک کە ژن ئەگەر بواری بۆ بکرێتەوە پەروەردە بکرێ خۆی بڕوای بخۆی هەبێ ئەتوانی هەموو پێگەیەک لە کۆمەلگایە هەموو پێگەیەک شیاوە بۆ ژن بۆ ئەوەی بتوانێت توانەکانی خۆی تیا بسەلمێنێ خاڵێکی گرنگ هەیە کە زۆر جا من باسیەکەم لە ڕاستی ئەوەیە کە خودی خۆمانین ئێمەی لەگەڵەوەی ئێمە ئەزانین بڕوامان بە خۆمان هەیە بەڵام زۆر بە زەحمەت ژن ئەتوانێت ڕوو بەڕووی ئەو ئاستەنگە کۆمەڵایەتی و بیر و بۆچوونە کۆنی کە هەیە ببینەوە چکە خۆشمان بۆ بیر و بۆچوونە گۆشکراوین اینجا زۆر گرنگە ژن لە ڕووی فکریەوە پەروەردەی خۆی بکە لە هەمان کاتە ڕاستە جیاوازی بایۆلۆژی هەیە لە نێوان هەردووکیانە مەبەستمان ئەوە نیە ئێمە ئەو جیاوازە بایۆلۆژیانە ڕەت بکەینەوە بەڵام لە ڕووی توانەکانی ژنەوە لە ڕووی پێشکەوتنی ژنەوە لە ڕووی توانەسازی ژنەوە ئەبینین ژن هیچ جیاوازێکی نییە لەگەڵ تاکیەکێکی کۆمەلگایە اینجا لە کاتێکە ئێمە بڕوامان بە خۆمان هەبوو بڕوامان بە توانەکانی خۆمان هەبوو هەوڵماندا بۆ پەروەردەکردنی خۆمان بێگومانم لەوەیکەوە ئێمەش بتوانین لە هەموو بوارەکانە ڕۆڵێکی گرنگ ببینن بۆیە من زۆر جار ئەڵێم یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی مەسلەی بە پێشچوونی ژن ئەوەی کە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە کۆمەلگایە ئەوەیە کەەوە بڕای بەخۆی هەبێ. بەڵێ سپاس ژنان بە هەوڵ و تێکۆشان توانی یانە پێگەی سیاسی وەرگرن جیاوازی ڕۆڵەکانیان چۆن بووە گەر لە ڕووی مێژوویەوە بەدواداچوونی بۆ بکەین. بەڵێ لە ڕاستی ئەگەر وەکەڵم پێدا گەشتێکی خێرا بکەین بە مێژووە بینین دەیان ژنی دەسەڵاتدارمان هەبووە لە هەموو سەردەمەکانە بۆ نمونەوەکو ژنوبیا وەکو کیلۆپاترا وەکو شاژنی بریتانیا ڤیکتۆریا وەک شاژنی رووسیا کەتەرینە مارگەرێتەی پیرۆز لە سوید ئەبینین بۆ منە لە مێژووی تازەمان ئەندێرا گاندیمان هەیە گۆڵتەمائیرمان هەیە تاچەرمان هەیە بەنازیت بۆتۆمان هەیە ئەنجێلا میرکلمان هەیە شێخ حسینە واجدمان هەیە بۆ نمونە توانم لەم لیستەیە دەیان ژنی کە ڕیسکەم کە لەم سەردەمەی ئێستەما و پێشووتریش توانیویانە لە پێگەی دەسەڵاتدا بن توانیویانە ڕۆڵ ببینن بەڵام ئەگەر سەرنجی ڕۆڵەکانی ژن بدەی و بەراوردیان بکەی ئەبینی بۆ نمونە ئەو ژنانەی پێش سەدەی 21 کە دەسەڵاتیان لە دەستا بووە ئەتوان بڵێم عقلێتێکی پیاوسالێرەی دەسەڵاتیان گرتووەتە دەست و وڵاتیان بەڕێوە بردووە واتە دەسەڵاتەکەی ئەوان هیچ جیاوازێکی نەبووە لە دەسەڵاتی پیاوێکی سەردەمی خۆیان و بەڕای منیش ئەمەش ئەگەڕێتەوە بۆ خودی پەروەردەی کۆمەلگا هەروکوتم ئێمە هەمومان پەروەردەی ئەو بیر و بۆچوونەین ئەو کەوامان لێکە هەر لە مناڵی و بڕوامان بەخۆمان نەبێ لامان کاتە ئەو حیزبانەی ئەو ژنانی کە هاتوونەتە دەسەڵات و لە ڕێگەی حیزبێکەوە هاتوون
عقلیەتی پیاوسالاری زاڵ بووە بەسەر بۆ نمونە بەرنمەیانە، بەسەر کارە سیاسەکانە، بەسەر ئامانجەکانیانە. ینی ژن گرنگ بوو بەلایەنەوە بۆ ئەوەی لە ڕێگەی ژنەکانەوە دەسەڵات بگرنە دەست. بەڵام کاتی ژنەکان هاتوون ئەو ڕۆڵە گرنگیان نەبینیوە لە بەدیهێنانی بۆ نمونە یەکسانی لە کۆمەلگاکەیانە. زۆر جا من نمونەی تاچەرە هێنمەوە بۆ نمونە ئەو فترەی کە ئەو دەسەڵاتی بەدەست بوو لە بەریتانیا، زۆر لەو یاسانی دەرچوو لە خزمەتی ژنانە نەبوو. ینی بۆ نمونەیەکێک لەو یاسانەی دەرچوو کەوا ژنان ئەبێ لە ماڵەوە بن، خەریکی پەروەردەکردنی مناڵ بن، ئەرکی پەروەردەکردنی مناڵ و بەڕێوەبردننی ماڵ لەسەر سانی ژنانە. بۆ نمونە باخچەی ساوایان زۆر کرا کە زۆر گران کرا کە زۆربەی زۆر خێزانەکان توانای ئەویان نەبوو مەسەن ژنەکان بچن بۆ ئیش و مناڵەکان بەرن بۆ باخچەی ساوایان. واتە لێرە تاچەر ڕۆڵی ژنی خستە چوارچێوەیەکە و چوارچێوەیەکی ماڵ و ئەرکێکی بایۆلۆژی خستە سەر شانی ژن لە کاتێکە ئەمە ئەرکی تەواوی کۆمەلگایە بە ژن و پیاوەوە. لەبەرەوە بۆیە ینی ڕۆڵیان هەبوو لە ڕووی مێژووە، بەڵام ڕۆڵەکانیان جیاواز بووە بەپێی بیر و بۆچوونی سەرکردە ژنەکان و لە هەمان کاتە لە چ حیزبێکی سیاسیەوە پەروەردەکراون. بەڵام ئەگەر سەیری زۆربەی زۆری ژنانی ئەتوانم بڵێم سەدەی 21 بکەین و کە لەم دوو سێدەیی دواییە دەسەڵاتیان گرتووەتە دەست، ئەبینین ئەو ژنانە بە شێوەیەکی گشتی توانیوانە ڕۆڵێک ببینن لە چەسپاندنی یەکسانی لە نێوان هەردوو ڕەگەزەکە لە تەواوی کۆمەلگایە. بۆ نمونە مێرکل و ئەردێرن کە چەندانی سەلماندویانە کە ئەوانە توانای بەڕێوەبردننی وڵاتیان هەیە، ئەتوانن کارکەن تێڕوانینیان بۆ پرۆسەی گەشەی کۆمەلگا واقعی و مرۆیانەیە، خزمەتێکی گەورەی وڵاتەکەیان کردووە. مەبەستم ئەوەیە ئەوان لە پاڵ ئەرکی خۆیان وەک سەرکردەیەک وەک بەڕێوەبەری وڵاتێک بیرشان لە مەسەلەی پێگەی ژن کردوتەوە. هەوڵیان داوە کە هەنێ یاسادا بڕێژرێ لە کۆمەلگایە کە مەبەستی جێبەجێکردنی یەکسانی و چەسپاندنی دادوەری هەیە لە کۆمەلگایە. یەکێک لەو شتانەی زۆر لەو سەرکردە سیاسیانە بە تایبەتی ئەوانەی لە حیزبەکانن یا ئەوانەی لە دەسەڵاتن ئەوەیە کە هەوڵەدەن کەوا ژنان بێنە دەرەوەی کۆمەڵ، نەک تەنیا هاتنە دەرەوەی کۆمەڵ و بەشداریکردن لە پرۆسی ئابووری و کارکردنە، بەڵکو بتوان ڕۆڵی خۆیان ببینن. بۆ نمونە لە زۆربەی زۆری ئەو کۆمپانیانە وەکەڵە دام و دەستگا حکوومیەکانە لە زۆر شوێنە زۆربەی زۆری ئەوانەی کاری تیاکەنە ژنن، بەڵام ئەگەر سێری پێگەکەیان بکەین لەو کۆمپانیا و لەو دام و دەستگا دەوڵەتیانە بینن پێگەی ژن هێشتا نەگەشتوتە ئەو ڕادەیە کە ژن ئەتوانێت یەکسانی خۆی تیا بچەسپێنێ. بۆیە لە زۆربەی زۆری وڵاتەکانە بە تایبەتی ئەتوانم بڵم وڵاتانی ئەسکەندە ناویە یەکێکن لە وڵاتانی گرنگی ئەدەن، هەنگاویان داناوە، پارەیان داناوە بۆ ئەوەی بتوانێت ژن بگاتە پێگەی بڕیاردان و ئەمەش خاڵێکی گرنگە. بۆ نمونە ئەگەر سیریکی لە وڵاتی سویدا زۆربەی زۆری ئەوانەی لە بەشی خزمەتگوزاریە لە قوتابخانەکانە ئیشەکەن، لە زانکۆکانە ئیشەکەن زۆربەی زۆری ژنن، بەڵام کە دەی سێری پێگە بەرزەکانەکەی لەو شوێنانە ئەبینی هەموو پیاو جێگەی گرتوتەوە. کەواتە لێرەشە لەگەڵەوەی دەسەڵاتێک هەیە ئەیەوێ ژن بەرەو پێشەوە بڕەوە ڕۆڵی خۆی هەبێ لە گەشەی کۆمەلگا و بەڕێوەبردننی کۆمەلگایە، بەڵام لە هەمان کاتیشە هێشتا بیر و بۆچوونێک هەیە لە تەواوی کۆمەلگا بە پیا و ژنەوە کە هێشتا ژن نەگەشتنێتە ئەو ڕادەیە بتوانن بۆ نمونە سەرکردایەتی کۆمپانیایەک بکەن یا لێپرسراوی یەکەمی دام و دەستگایەکی حکومی بن. بەڵام بە شێوەیەکی وەکڵێ بەرنامەدا ڕێژراو بە شێوەیەکی خۆشمەندانە بۆ کار ئەکرێ بۆ ئەوەی ژن بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. کەواتە لێرەدا ئەومان بۆ دەرەکەوێ
کە ژن ئەگەر بێت و خۆی لەو پێگانی کە هەیە بتوانێت دەستەڵاتی خۆی بەکاربێنێ بۆ مەسلەی یەکسانی بۆ مەسلەی نهێشتنی چەسانەوەی ڕگەزی ئەتوانێت ڕۆڵێکی گەلێک گرنگ ببینێ بەڵام لە هەمان کاتا کارکردن تەنیا لە ناو ژنانە نابێ بڵکو کارکردن لە ناو تەواوی کۆمەلگای ئەوش لە ڕێگەی پەروەردە لە ڕێگەی میدیا و ئەبێ کە چۆن مناڵەکانمە بە کوڕ و کچەوە لە سەرتاوە وا پەروەردە بکەین کە بڕوایان بەو یەکسانی هەبێ سێری ڕەگەزەکان نەکەن بۆک دووشتی جیاواز بۆکو وەکو دوو مرۆڤ سێری یەکتر بکەن بۆ ئەوەی بتوانن بە هەردووکیانەوە کۆمەڵێکی یەکسان و ئاسوودە بنیاد بنێن. ژنان چۆن دەتوانن لە پێگەی بڕیاردان و کایە سیاسیە ڕۆڵی خۆیان ببینن؟ بەڕای من بەشداری ژن لە بواری سیاسیە مافێکی بنەڕەتی ژنانە چکە ژن ئەبێ وەکو مرۆڤێک سێری بکەیت و بەشداری ژنیش لە کایە سیاسیەکانە یەکێکە لە بنەما گرنگەکانی پرۆسی دیموکراتی هەر وڵاتێک واتە ئەگەر لە وڵاتێکە دیموکراتی نەبێت ناتوانێت و هەوڵی ئەوەش بدەیت کە مافی ژن وەکو مرۆڤێک دەستەبەر بکەیت بۆیە بەڕای من یەکێک لە خاڵە گرنگەکان و هەنگاو گرنگەکانی ئەوەی کەوا ژن بتوانێت بگاتە پێگەی بڕیاردان توانە بۆی بتوانێت لەم ڕێگەیشەوە توانەکانی خۆی پەرە پێ بدا بۆی بتوانێت پێگەی ژن لە پرۆسی گەشەی کۆمەلگادا بەرز بکاتەوە ئەتوانێت چەند ڕێگایەکی لە بەردەما هەیە لە ڕاستیە بۆی بتوانێت ئەو ڕۆڵە ببینێت چەند هەنگاوێکی لە بەردە دەستایە کە ئەویش هەروکوتم پەیوەندی بە پرۆسی دیموکراتیەوە هەیە پەیوەندی بە تەواوی ژنانەوە هەیە پەیوەندی بە بزوتنەوەی سیاسی ئەو وڵاتەوە یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کەوا بەشداری ژنان بەشداری بکەن لە دەنگدانە لە دەنگدانی گشتیە کە لە کاتێک بۆ هەڵبژاردننی دەسەڵاتێکی سیاسی کە بڕوای بە یەکسانی ژەندەری هەیە یا هاوسەنگی ژەندەری هەیە لە هەمان کاتە ئەگەر ژن گەیشتە پێگەی دەسەڵات ئەو کاتا توانێت بەشداری بکە لە داڕشتنی یاساکانی دەوڵەتە بەشداری بکە لە بڕیارە سیاسیەکانە بەشداری بکە لە استراتیژێتی دیاریکردنی استراتیژێتی حکوومەتەکانە لە هەمان کاتا تەنیا بەشداریکردن و لە هەڵبژاردن و چوونە پەرلەمانەوە هۆکارێک نین تاقە دوو هۆکارنی بۆ ژن بتوانێت لە پێگەیدا بگاتە پێگەی دەسەڵات و بەشداری بکە لە بەڕێوەبردننی دەوڵەتە بەڵکو ئەبێ لە دام و دەستگاکانی ترا بتوانێت جێگی خۆی بکاتەوە بەتایبەتی بۆ نمونە لەو دام و دەستگایانەی کە یاسا جێبەجێەکەن لەو دام و دەستگایانەی کە بە دواچوون ئەکرێ بۆ جێبەجێکردنی یاساکان و بڕیارەکان بۆ نمونە لە وەزارەتەکان لە دەستگای پۆلیس بۆ نمونە دادگاکان لە بەڕێوەبەراتیەکان ئەبێ ژن وجودی هەبێ و نەک تەنیا وجودی هەبێ بەڵکو ئەبێ ئەو ژنانە وجودیان هەبێ کە بڕوایان بەو یاسانە هەیە بۆ نمونە ئەگەر لە وڵاتێکی وەکو کوردستانە بڵێ ژنێک تند و تیژی دەرحق ئەکرێ ئەگەر بێت و پەنا بۆ پۆلیسە بە ئەگەر بێت و پۆلیس بڕوای بە چەسانەوەی ژن و بڕوای بە بەکارهێنانی تند و تیژی هەبێ دەرحق بەژن ئەو کاتە هیچ ئەو یاسایشێکی هەیە جێبەجێ ناکرێ بەڵام ئەگەر بێت و کەسانێک هەبن لەو دام و دەستگان بە تایبەتی خۆی ژنە لەو دام و دەستگایانە ئەتوان بە دوچوون بکەن ئەتوان ڕۆڵیان ببینێ لە جێبەجێکردنی یاساکانە لە هەمان کاتیشە زۆر گرنگە ینی ژنان هەوڵدەن نەک تەنیا ئەندامی حزبە سیاسیەکان بن بەڵکو بتوانن نوێنەرایەتی دەوڵەت بکەن لە وڵاتانی تردا لە ئاسی نێودەوڵەتیە گرج و گۆڵیان هەبێ بێگومان ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەوا ئەزمموی خۆیان دەوڵەمەند بکەن لە بواری سیاسەتی نێودەوڵەتیە کەڵک وەرگرن ئاگاداری ئەزمموی نەتەوەکانی تر بن اینجا ئەمانەی کە باسم کرد لە ڕاستیە چەند خاڵێکی کورتن کە ژن ئەتوانێ بگاتە پێگەی بڕیاردان و ڕۆڵی هەبێ لە کای سیاسی وڵاتەکانی خۆیاندا. بەڵێ بەشداری ژنان لە حزبەکان چه شێوازێکی وەرگرتووە؟ بەڕای من ئەتوانم بڵێم بەشداری ژنان
لە حیزبەکانە دوو ئەگەر بگەڕێنەوە پۆمێژوو دوو شێوازی هەبووە، شێوازێکی ڕاستەوخۆی هەبووە و شێوازێکی ناڕاستەوخۆی خۆی هەبووە. خۆمانەزانین ینی ئەگەر هەر تەنانەت پێداچوونەوەیەکی خێرا بکەین بەناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە ئەبینین بەشداری ژنان لە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا بەشداریکی دیار بووە لەگەڵەوەی کە هیچێکێ لە لاپەڕەکانی مێژوو ئاماژە بۆ بەشداریە ناکە. اینجا منەوەی بیکەم بە دوو بەشەوە لە ڕاستیە بەشدارێکی ناڕاستەوخۆی ژنان کە ئەمیش چەند شێوەیەک لە خۆیەگرێم. یەکێک لەو شویانە ئەوەیە کەوا ژن وەک دایک وەک هاوسەر وەک خوشک وەک هاوسەرێک پشگیری مێردی کردووە پشگیری برای کردو پشگیری کوڕی خۆی کردووە ئەوەی لە توانایە هەبووە کە ئاسانی بۆ چالاکیەکانیان کردووە لە خەباتی چەکداریە بەشداری کردووە خزمەتی خەباتگێڕانی کردووە بۆ نمونە ئەگەر زۆر دوور نەڕۆین ئەبینی ژنانی گوندەکانی کوردستان بە چ شێوەیەک خزمەتی پێشمەرگەکانیانە کرد لە کاتی بوونی بزوتنەوەی پێشمەرگایەتی لە کوردستاندا. بەڵام لەگەڵ ئەوشە ئەتوانین بڵین هەتا ناوەڕاستی سەدەی ڕابردوواتە 20 ینی ژنان ئەو بیر و بۆچوونە سیاسی کە هەیان بۆ زیاتر پەیوەندی بە بیر و بۆچوونی خێزانەکەیانەوە هەبوو ینی وەک تاکێکی سەربەخۆ بیریان ناکردەوە بەڵکو مێردەکانیان چ ڕێبازێکی بگرتە پشگیریان نەکرد کوڕەکانیان یا براکانیان. بەڵام لە ڕاستیە ئەگەر سیرکەین لە ساڵانی شەستەکانەوە ئەبینین ژنی تێکۆشەر و خەباتگێڕمان دێتە پێشاو کە کەسانێکن هەڵگری بیرباوەڕێکی جیاواز بوون لە خێزانەکانیان. لێردا مەبەستم ئەوەیە بڵم کە ژن وەکو تاکێکی سەربەخۆ بیر لە خۆی بکاتەوە تەماشای خۆی بکە وەکو مرۆڤێک ئەو کاتە لە هەمان کاتە ڕێگە ئەدا بەخۆی کە خاوەنی بیر و بۆچوونێک بێت کە خۆی هەڵی ئەبژێرێ بۆ نمونە ئەگەر مێردەکەم یا براکەم لە حیزبێکیکە بێ من بڕوان بەو حیزبە نییەکەوەتە من توانم خەباتی خۆم لە ناو حیزبێکی کا بکەم. لەگەڵەوەی ینی لەگەڵەوەی زۆربەی زۆری ئەو ژنانشی کە لە سەرتاوە بەهۆی وەکەڵێ پەیوەندی خێزانێتی تێکەڵاو بۆ حیزبانە بوون زۆریان لە سەرتاوەکو پشگیریەک بۆ بەڵام زۆریان وردە هاتوونەتە ناو خەباتی سیاسی حیزبەکانەوە هاتوونەتە ناو ئەو ڕێکخراوانەی کە سەر بە حیزبەکانەوە بوون و بەشێکیشان تەنیا لە سنووری پشگیریکردنەمانەوە. بۆ منە ژنانی هەموو ینی ئەگەر هەر چوار پارچەکەی کوردستان وەرگرین گرنگێکی زۆریان هەبووە مەبەستمەوانەی کە حزبی نەبوون سەر بە حیزبەکان نەبوون بۆ نمونە گەیاندنی پۆست کە بۆ نمونە پیاوەکانیان نەتوانی بیکەن بۆ نمونە دابشکردنی بەیان نامە و بڵاوکراوی حیزبەکان بۆ پیا و کاتە زۆر زەحمەت بوو لەو سەردەمایە بۆ نمونە کەژن بە سایتەرەکانە تێپەڕن تەفتیشیان ناکرد مەس پیاوەکانیان تەفتیشە کرد بۆیە توانیویانە بۆ نمونە لەم ڕۆوە کاریگەری گەلێک گرنگ ببینن لە دروستکردنی پەیوەندی بۆ ڕێکخراوەکانی شارەکان و گوندەکان و شارۆچکەکانە و ئەم کارەشیانە کرد لە سەرتاوە توانم بەڵام بە پێی داواکاری بنەماڵەکەیان ئەم کارەیانە کرد براکەی یا وکوتم مێردەکەی داوای لێکە ئەم کارە بکە ئەیان کرد. لە هەمان کاتە ژنانی ماڵەوە خێزانەکانمان ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە پاراستنی لە خۆگرتنی تێکۆشەران و کادرەکانی ئەم حیزبانە و ئەم کارەشان بەبێ دوودڵی ئەکرد لە ڕاستیەوە بە هەموو شێوەیەک هەوڵیاندا نهێنیەکان بپارێزن. خۆشی ئەمەش لە خۆیان ینی کاریگەریکی گرنگی هەیە بە تایبەتی بۆ هەموو ئەو حیزبانی کە بە شێوەیەکی نهێنی کاریانە کرد چونکە خۆتەزانی کە حیزبەکان بە شێوەیەکی نهێنی کارەکەن کادرەکانیان کەسانێکی نادیارن خەڵکنیان ناسێ اینجا ئەمانە ئەم ژنانە لە ماڵەوە خزمەتێکی زۆری ئەم کادر و تێکوشەرانیانە کرد لە ماڵەکانی خۆیانە. بۆ من لە زۆر بۆ ئەگەر مێژووی عێراق وەرگری یا کوردستان وەرگری ئەبینی یا کوردستانی ئێران باکوور وەرگری هەمویان لە خۆپیشاندانە لە ڕێخستنی پەیوەندیەکانە بەشداریان کردووە لە ڕێکخستنی بۆنەکانە ژنان بەشدارێکی باشیان کردووە و لە ساڵانی شەستەکانیشەوە بە تایبەتی لە حەفتەکان ئەتوانم بڵێم ئەگەر لەو ساڵانەیە پێشتر ژنان پشگیری
کەسێکی پشگیری کرد بۆ بە بزوندەوەی پێشمەرگایەتی بەڵام لە ساڵانی هەفتەکانە لە زۆربەی زۆری حیزبەکانە خۆیان بەشداریەکی ڕاستەوخۆیان هەبووە لە خزمەتکردنی بزوتنەوەی پێشمەرگایەتی و بە تایبەتی وەکوتم ژنانی گوندەکان و ژنانی شارەکانیش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە گواستنەوەی بۆ نمونە کادر و پێشمەرگە حیزبەکان لە شارەوە بۆ گوندەکان ئەو ڕۆڵەکە ینی لە هەموو سیستەمە دیکتاتۆریەکانە ئەو کارە زۆر زەحمت بووە پیا بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ. لە هەمان کاتا بۆ نمونە زۆربەی زۆری هەر زۆری ژنەکانمان یا دایکەکانمان لە کاتێکە کە باوکەکان یا مێردەکان کاری سیاسیان کردووە نەیانتوانی و ئەرکی بەڕێوەبردننی خێزانەکانیان بگرنە ئەستۆ ئەو ژنانە و دایکانە زۆر مەردانەتوانیویانە ئەرکی بەڕێوەبردننی مناڵەکان ئەرکی بەڕێوەبردننی خێزان بگرنە ئەستۆی خۆیان لە کاتێکە مەسەن زۆربەی زۆری ئەو ژنانە مێردەکانیان کادری حیزبی بوون لە شوێنێکی کە ژیاون یا پێشمەرگە بوون یا زیندانی سیاسی بوون بەبێ یەک و دوو ئەم ژنانە ڕۆڵیان هەبووە لە جێبەجێکردنی ئەم ئەرکا لە کاتێکە ئەمە ئەرکی تەنیا ژنان نەبوو بەڵکوی دایکان نەبوو بەڵکو ئەرکی پیاوانیش بووە. اینجا لێرەدا ئەتوانم بەڵام ینی زۆربەی زۆری ئەو ژنانە بە تایبەتی تا ساڵانی هەفتەکان ژنانێکی نەخوێندەوار بوون. بەڵام لە هەمان کاتە پاڵپشتێکی گەورەی بزوتنەوەی سیاسی و حیزبەکان بوون و ئەتوانم بڵم لەگەڵ ئەوەی زۆر بەشیان کە کەسانێکی نەخوێندەوار بوون ژنانێکی نەخوێندەوار بوون بەڵام هۆشیارێکی سیاسی کۆمەڵایەتیان زۆر هەبووە. یعنی ئەم هۆشیاریە کۆمەڵایەتی سیاسیان وای لێ کردووە کە بتوانێت هەست بە گرنگی خەباتی کەسوکارەکان یا پیاوەکان یا بزوتنەوەکان بدا و بە ڕێگە چارەسەرێکی ببینێ بۆ دابینکردنی ئاسایش بە دابینکردنی ئاشتی بۆ بەدیهێنانی مافەکانی خۆی. ئەم خاڵانی کە باسم کرد لە ڕاستیە ئەتوانم بڵێم ڕێخۆشکەرێک بووە بۆ ئەوەی ژن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری بکە لە خەباتی سیاسی حیزبەکانە. بۆ نمونە ئەگەر من لە ئەزمموی بۆ نمونە کوردستانی عێراقەوە یا لە عێراقەوە تەماشای بکەین ئەبینین لە سەرەتا هەتا سەرەتای ئەتوانم بڵم سیەکانەوە مەسلەی ژن مەسلەیەک نەبووە کە باسی لێ بکرێ گفتوگۆی لەسەر بکرێ یا ئەو حیزبە بچووکە سیاسیانە ئەو بزوتنەوەی کە هەبوون بیری لێ بکەنەوە. بەڵام بۆ منە لە عێراقا و لەوانەیە لە وڵاتانی تریشە دامەزراندنی حزبی مارکسی هۆکارێک بوو بۆ ئەوەی کەوە مەسلەی ژن بێتە ئارا و باسی لێ بکرد. بۆ من لە عێراق لە ساڵی 1934 کە حزبی شوێی عێراقی دامەزراییشێک لە ئامانجەکانی ئەم حزبە چی بوو چەسپاندنی یەکسانی لە نێوان هەردوو ڕەگەزەکە و لە هەمان کاتە ڕزگارکردنی ژنان بوو لە هەموو جۆرە چەسانەوەیکی چینایەتی و ڕەگەزی. لەگەڵەوەشە ئەوە ئامانجەکەیان بوو اینجا ئەم بەهۆی بوونی ئەم باسکردنی ئەم ئامانجە بە شێوەیەکی ئاشکرا چ لە کۆڕ و کۆمەڵەکانە چ لە بڵاوکراوەکانی خۆیانە وای لێ کردکەوە ژمارەیەکی بەرچاوی ژنان نزیککەونەوە لە خەباتی ئەم حیزبە و بێنە ناو حیزبەکەەوە و کار بکەن و لە هەمان کاتە لەبەرەوەی کەوا حزب شوێ عێراقی بە شێوەیەکی گشتی گرنگی ئەدا بەم مەسلێ و ئەویست ڕێگە چارەسەرێک بدۆزێتەوە بۆ گورجکردنی خەباتی ژنان ئەو بوو لە ساڵی 1952 کۆمەڵی ئافرەتانی عێراقی دروست کرد. ئەم کۆمەڵێش بوو بە ینی ڕێکخراوەیەکی کۆمەڵایەتی ینی حزبی نەبوو بەڵام بۆ ئەوەی بتوانێت ژنان بەلای خۆیانە ڕێکی ژنان هوشیار کاتەوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە نەک تەنیا حزبی شوێی عێراقی بەڵکو حزبەکانی تریش لە پاش ساڵانی پەنجەکان کۆمەڵی ئافرەتانیان دروست کرد بۆ ئەوەی هەنگاوێک بێ بۆ نزیکردنەوەی بەشداری ڕاستە و خۆی ژنان لە خەباتی سیاسیە. هەر ئەم بەشداری سیاسی ئەم حیزبە و ئەم کۆمەڵی وای کرد بۆ منە لە پاش شۆسی 4 تەمووز یاسای باری کەسێتی ژمارە 1970 بدرێت ئەو کاتش کە لە هەمان کاتیشە یەکەم وەزیری ژن لە عێراقا لە سەردەمی عەبدولکەریم قاسما بوو کە وەزیرێک بوو ژنێکی شوعی بوو. اینجا لێرەوە ئەتوانم بڵێم بەشداریکردنی ڕاستەوخۆی ژنان دەستی پێکرد.
جا خاڵێک لێردا گرنگە لە ڕاستیە کە بیری لێ بکەینەوە وەکو باسم کرد کە شنا بە شێوەیەکی ڕاستەخۆ بە شێوەیەکی ناڕاستەخۆ بەشداریان کردەوە لە کاری سیاسی و تێکۆشانی حیزبەکانە ئەوەیەکەوە ئەم ژنانی کە لە حیزبەکانە بوون ئایا چەندی بیریان لە مەسەلەی ژن کردوێتەوە بۆ نمونە من وەکو بڵێ کەسێکی مارکسی لە ناو حیزبەکەم بڕوان بە بیر و باوەڕی مارکسیەت هەیە یەکێک لە خاڵەکانی بەدیهێنانی کۆمەلگایەکی سوسیالیستی ئەوەیەکەوە ژن و پیا وەک دوو مرۆڤ وەکو دوو ڕەگەزی یەکسان ڕۆڵیان هەبێ لە کۆمەلگایە و پێگەیان پێ بدرێ ئایا من وەک ژنێک چەندێک کارم کردووە بۆ گۆڕینی بەرنامەی حیزبەکەم چکە وەکو ئەزانی بۆ نمونە لە ڕێزی زۆربەی حیزبە نەتەوەیەکانە وتوانە لە پێش هەموو شتێکە ئەبێ ئازادی بۆ کوردستان جێبەجێ بکەین اینجا باسی مەسلەی ژن بکەین حیزبە مارکسیەکان و چەپەکان وتوانە ئەبێ مەسلەی چینایەتی جێبەجێ بکەین اینجا مەسلەی ژن جێبەجێکە ئەو کاتە بیری لێکەینەوە ینی ئەتوانم بەڵام زۆربەی زۆری ئەوانەی کە لە ناو حیزبەکانە کارمانە کرد هەر بەو ڕۆحیانەتەوە پەروەردەکرا بووین لە کاتێکە ینی ئەمە بۆچوونێکی گەلێکە غەڵەتە چونکە تۆ ناتوانانی شۆڕشێکی چینایەتی بکەیت ناتوانانی سۆسیالیزم جێبەجێ بکەیت لە کۆمەلگایەکە کە ژن و پیاوەکان بڕوایان بە مەسلەیە نەبێ کەواتە مەسلەی پەروەردەکردنی ژنان پیاوانی کۆمەلگا بەتایبەتی هی حیزبە چەپ و مارکسیەکان ئەوەیەکەوە لە سەرەتای بوونی ینی ئەو ئەندامانەی ئەو کەسانی کە ئەبنە ئەندامی و حیزبانە لە سەرتاوە ئەبێ بەم بیر و بۆچوونانە پەروەردەیان بکەن بڕوایان بە مەسلەیە هەبێ لە کاتێ ئەگەر بێت و ئەم حیزبانە ئەندامەکانیان بەم شێوێ پەروەردە بکەن بەڕای من ئەتوانن خەباتی ئەم حیزبانە گورشتر بکەنەوە چالاکتر بکەنەوە بێتە خەباتێکی جەماوەری خەباتێک بێ نەک پیاوان بەشداری تیا بکەن بەڵکو خەباتێک بێ تەواوی کۆمەلگا بەشداری تیا بکەم اینجا ئەمە بەڕای من هەڵەیەکە کە هەمومان کردومانە لە ناو حیزبەکانە کە بیرمان لە مەسلەی یەکسانی ژن نەکردوێتەوە بیرمان لە مافەکانی ژن نەکردوێتەوە هەر ئەمەشە بۆتە هۆی ئەوەی کەوا کادرانی ژن لە ناو حیزبەکانە پێشنەکەون ڕۆڵی خۆیان نەبێ بڕوایان بە خۆیان نەبێ چونکە کە تۆ ئەندامانی خۆتت بەو بیر و باوەڕە پەروەردەکرد کە ژنان و پیاوان وەک یەکن هەر توانەکانیان وەکو یەک وایە ئەبێ کار بکەین بۆ توانە ساسی ژنان ئەو کاتە ژنان ئەتوانن بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گەلێک گرنگیان هەبێت لە خەباتی سیاسی حیزبەکانە و حیزبەکانیش ئەتوان خەباتەکانیان بێتە خەباتێکی جەماوەری زۆر سپاس هاوڕێ ڕێواز من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێک هەیە کە بە قسەکانتان ئیزافەیکەن فەرموون لە ڕاستی ئەوەی کە ئەمەوێ بیڵم ئەوەیەکەوە ژنان بێ خەباتی خۆیان یەکخەن بێ ڕەچاوکردنی حیزبەکان ینی ڕاستە هەرێکە لەو حیزبانە بیر و بۆچوون و بەرنامەیەک و استراتیژیەکی تایبەتی هەیە بەڵام ژنان ناتوانن هیچێکی لەو حیزبانە ڕۆڵی کاریگەری خۆیان هەبێ ڕۆڵی سەرکردایەتی ببینن ئەگەر بڕوایان بە توانەکانی خۆیان نەبێ ئەگەر توانەکانی خۆیان یەک نەخەن و کار نەکەن بۆ توانەسازی ژنان لە تەواوی کۆمەلگایە و زۆر سوپاس جارێکی تر سپاس بۆ ئێوە ڕێوازخان کە میوانی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە بوون زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ بینانی خۆشەویست ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ بەڕێز ڕێواز ئەحمەد بانی خێڵان نووسەر و چالاکی مەدەنی کە هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بووێ تا بەرنامەیەکی دیکە و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵەوە.